ئەمڕۆ گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێشت کاک سەرتیب جەوهەر توێژەری سیاسی شۆڤەکاری سیاسی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سەرتیب سڵاوت لێبێم کاتت باش. خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەوەی بینیمان لە ڕۆژاوای کوردستان؟ پێشەچی بەداخەوە و ینی مخابن بۆ ئەو ڕووداوای ئەمڕۆ کە لە کەس نەزان بوو گیانی کۆچ کردوان شاد بێ و ئینشاڵڵا قوربانیان بریندارەکان زوو چاک دەبنەوە. ڕووداوێکی زەرگ هەژێن و ناخەژێن بوو. سەبارەت بە ڕووداوەکانی دوێنەی سووریا کە چاوەڕوانکراو بوو دەمێکە هێزەکانی سووریا دیموکرات لە 4 لیوای سەربازی ڕێکخراون بەپێی ڕێکەوتنی 29 ئەمساڵ، بەڵام جێبەجێکردنەکەی دوا کەوت بوو و تا ئێستاش 100% وەک خۆی جێبەجێ نەکراوە. یەکێک لە یانی تا ئێستا ئەو ڕێکارانەی کە دەبوو تەواو بکرێت سەبارەت بە ڕێکەوتنی 29 یەک تەواو نەبوون. یەکێک بەشێک لە ڕێکەوتنەکە پەیوەندی بە هێزەکانی سووریا دیموکراتەوە هەبووە و 4 لیوا ڕێکخراوە. ئەو 4 لیوایە بەپێی ئەو ڕێکەوتنە کە ئەوەی جێبەجێ کراوە تا ئێستاکە 1300 سەرباز و ئیدارەی ذاتی کۆن یان ئەو کە ئیدارەی سەستاژماوە 600 سەربازیان بۆ خۆیان تەعین کرد و لەسەر حیسابی خۆیان و ڕاگەیاندنەکەی مابوو. ڕاگەیاندنی هەڵوەشاندنەوەی ئیداری ذاتی و هەڵوەشاندنەوەی هێزەکانی سووریا دیموکرات بند بوو بە هەندێک داواکاری کورد، ئەویش بریتی بوو لەو ینی لەو مشتومڕی سەبارەت بە گۆڕانکاری لە دەستور. یعنی کورد داوای دەکرد جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و ڕاگەیاندنی هەڵوەشاندنەوەی ئیدارە ذاتی و هێزەکانی سووریا دیموکرات بخرێتە دوای گۆڕانکاری لە دەستور. یعنی ئەو گۆڕانکارێنی بەسەر ڕۆژاوای کوردستان داهاتووە و ئەو داخوازانەی کورد هەن کە تا ئێستا هەندێکی جێبەجێ نەکراوە لە دەستوری کاتی جێ بکرێتەوە و ڕابگەیەندرێت. دواتر کورد ینی مەسلەی هەڵوەشاندنەوەی ئیدارە ذاتی و هێزەکانی سووریا دیموکرات ڕابگەێنێت. دیارە دوێنێ ینی مەزلوم عەبدێ و ئیلهام ئەحمەد لە دیمەشق بوون و ئەو هەنگاوایان ڕاگەیاند لە ژێرزەختا ئەویان کردووە. کاک سەرتیب دەڵێ دەبوو ینی دوای گۆڕانکارە دەستوریەکان ئەمە ڕابگەێنرایە، بەڵام دوێنێ کە ڕایانگەیان پێ دوایە لە ژێر فشاردا ئەمەیان کردووە یان بەڵێنیان پێدراوە و بەرمەبنای ئەو بەڵێنانە ئەویان ڕاکەیان. من پێم وایە کورد هەم ئەمریکیەکان بەجیان هێشتن، ینی ئەو پشتیوانی جاریانێن لێ ناکەن، هەم تورکیا فشار لە دیمەشق دەکات و هەمیش ڕەنگە دۆخی هەرێمی کوردستان زۆر هاوکار نەبێ بۆ پشتیوانیکردن لە ڕۆژ ئاوای کوردستان وەکو جاران، چونکە هەرێمی کوردستانیش لە بارودۆخێکی ناسەقامگیر و خراپدایە. ئەمانە هەموو هۆکار بوون و دیمەشقش بێگومان فشار دەکات. یەکێک لەو ڕخنانەی لە ڕێکەوتنەکە دەگیرێت نەر لە ڕێکەوتنەکە لە ئەعلانکردنەکە دەگیرێت ئەوەیە لە ڕۆژ ئاوای کوردستان ڕخنەی دەگیرێت و لە ڕووی منتقیشەوە باس دەکەین. ئەوەیە کە دەبوایە ئەم ڕاگەاندنە بکەوێتە دوای تعدیلاتی دەستوری. یعنی تعدیلاتی دەستوری چ سەبارەت بە چارەنووسی هێزەکانی سووریا دیموکرات، چ سەبارەت بە مافە دەستوریەکانی گەلی کورد لە سووریا ئەوەی پەیوەندی بە زمان و خوێندن و ینی مافە گشتیەکانی قەومی کورد نەتەوەی کورد لە سووریا بخرێتە دوای ینی ئەوانە بچەسپێندرێ لەو دەستورە کاتی کە ئەحمەد شەرع کاتی خۆی ڕاگەیاند. ئینجا ڕابگەیەندرێت کە ئیدارەی خۆسەر و هێزەکانی سووریا دیموکرات هەڵوەشێندرێتەوە. باشە، پێ دوایە بێیج بەڵێنێگەمەیان کردووە یان بەڵێنیان وەرگرتووە و بەڵێنەکان تەنها لە نێوان ئەحمەد شەرع و وەکو دەڵێ مەزلوم عەبدیدانین، بەڵکو بەڵێنەکان لەوە فراوانترە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگاداری ئەم گۆڕانکاریانێ. ینی بێگومان ئەمریکا لەو نێوانە هەر هەیە، ینی هێزی نێودەوڵەتی ینی دیبلۆماتی نێودەوڵەتی بە تایبەتش ئەمریکا فەڕەنسا لەو نێوانەدا هەیە، بەڵام بۆ خۆ دەزانی ینی گەلی کورد لە ناوچەکە لە ئاستی شەقام چ لە ئاستی بەڕێوەبەرانی ینی ڕێبەرانی حیزبە سیاسیەکان متمانەیان بە حاکم و بە بەرپرسانی ئەو دەوڵەتانە نییە کە کوردستانیان داگیر کردووە. یەکێک لەوانە مەسەلەن سووریا، ینی معقول نییە متمانەیان بە دیمەشق هەبێ لە کاتێکدا 6 مانگ بەر لە ئێستا پەلاماری ڕۆژاوای کوردستانیاندا دڕندانە ڕوبەڕووی گەلی کورد بوونەوە، ینی پەلاماری گەلی کوردستانیاندا
بێگومان متمانیان نییە و کورد لەو نێواندا ڕەنگە زۆر کارتی فشاری بەدەستەوە نەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی دیمەشق یان فشارکردن یان تەخیرکردنی ڕاگەیان نەکا بەڵام مەفروزیش بوو ڕاگەیان نەکا بکەوێتە دوای تعدیلاتی دەستوری چونکە دیمەشق بە شێوازێکی خراپ تا ئێستا مەعامل لەگەڵ گەلی کوردەکە لە سووریا وەکو گەلێکی سربەخۆی خاوەن حەقی نەتەوەی مامەڵە ناکا بەڵکو هەوڵ دەدات یان لە چوارچێوەی سووریا هەندێک مافی فەرهەنگی بداتە گەلی کوردە ئەوش تا ئێستا لە دەستور جێی نەکردوتەوە یعنی ئەو دەستورە کاتیە شڕەی کە ئەحمەدی شەرع ڕایگەیاند شتێکی بۆ هەر ناوی گەلی کوردی تدانیە ناوی یعنی حتا ڕەنگە کەم کوڕی گەوری تدابی سەبارەت بە ماف و ئازادیەکان بۆ هەموو گەلی سووریا نەک تەنها بۆ گەلی کوردستان بۆیە پێم وایە دەبواە گرنتێک وەربگیرێت و بەڕاستی لەو نێواندا ئەمریکا نامردانە تەعامل لەگەڵ گەلی کوردستان کرد و کوردی دەتوانم بڵێم لە نیوەی ڕێزەکانی خۆمان بە ئەمریکا و وڵاتانەدا هەڵدەواسین ینی بۆ ئێمە پێمان وا بێ کە ئەمریکا پۆلیسی پاراستنی ئێمێ ینی شەراکەتێک هەبوو لە نێوان گەلی کورد و ئەمریکا سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ڕوخاندنی ڕژێمی ئەسەد شەراکەتێک هەبوو گەلی کورد بەشێک بوو یعنی ئیداری ذاتی و گەلی کورد بەشێک بوو لەو ئەجندای ئەمریکا لە ناوچەکە ئەو ئیسیحقاقی کورد دەبواە بەبەری بکەوێت چونکە ینی گەلێکی لا حەولە وەلا قووەتە هیچ چارەسەری نییە لەلایەک تورکیا فشار دەکات دەوڵەتێکی گەورەیە و نظامێکی شۆڤینی عسکەرتاری تەعامل ینی بە تێگەیشتنی شۆڤینیزمی تورک تەعامل لەگەڵ گەلی کورد دەکات چ لە باکوور بێت لە سووریا ینی لە ڕۆژئاوا و ئەو عقلێتی لە دیمەشقیش بە هەمان شێوە کەمتر نییە ینی تێگەیشتنی تێگەیشتنی شۆڤینیانی بۆ گەلی کورد دەبواە ئەمریکا ڕەچاوی ئەم بارودۆخە بکات دەبواە ینی هاوکار زیاتر هاوکاری گەلی کورد بواە دۆخی گەلی کورد لە سووریا فەرقی لەگەڵ باشوور هەیە لە باشوور دوو حیزبی سیاسی هەیە و ڕێک ناکەون و کەم و کوڕی زۆر هەیە ئیدارێکی شەق و شڕ هەیە بەڕاستی لە هەرێمی کوردستان ڕەنگە ئێمە زۆر گلەی لە ئەمریکانەکەین کە تا ئێستا ئێمەی پاراستووە بەڵام بۆ سووریا نا ینی لە ماوەیەکی زۆر قیاسی بە تەواوی بدەم ینی بوو بە بەشێک لە ئەجندای ئەمریکا بە ڕوونی ینی دەبواە ئیسیحقاقی زیاتر بواە کاک سەرتیب ئەمە ینی ئەمە کۆتاییە بۆ نمونە ینی هەندێک دەڵێن ناکرێمە لە ڕوانگەی پارچەکانی دیکەوە بڕوانینە بۆ نە باشوور لە ڕوانگەی خۆی بڕوانێتە ڕۆژاوە بڕوانێتە باکوور بامان شێوە بۆ ئێمە یانەوەی کە لە ڕۆژاوی کوردستان بەدیاتووە ینی کەمە ئەوان کە نفوسیان نەبوو تەسکەرەیان نەبوو خوێندنیان نەبوو زمانیان نەبوو ئێستا لە نێو کۆشکی سەرۆکایەتیەوە بە کوردی مەزلوم عەبدی قسە دەکا و ئیداری ناوچەکانی خۆیان دەکەن بە کوردی دەخوێنێن مافە فەرەنگیەکانیان هەیە بۆم خۆناغا ئەکرێوە بێ ئەهمیەت سەیری بکەین بێگومان ئێمە دیوە ئیجابیەکەمان باس نەکرد تا ئێستا کە ئەو ڕێکەوتنا ئێمە باسی چیمان کرد باسی ئەو تێبینیانەمان کرد لەسەر ئەعلانەکە ینی جارێ پێشەم شتێک کورد تا ئێستا هێزی خۆی هەیە سەرباری ئەوەی ئەعلانش کرد هێزی سووریا دیموکرات هەڵوەشاوەتەوە هێز چوار لیوای سەربازی هەیە لە ناوچە کوردیەکانن چەکەکانیان هەرماوە دەمێتەوە سەر ئەوەی کەەوە یان ناوچەکەی خۆیان دەپارێزن پێیان دەپارێزری تا ئێستاکە دەمێتەوە سەر ئەوەی کە لە داهاتوە گرفتێک دروست دێتە پێش مەسلەی ئەو چەکانە و چارەنووسیان لە بەدەستی گەلی کووردە بەدەستی هێزەکانی کووردە ئەو لیوانی کورد ئەمە یەک دووە میشیان جمجۆڵی ئەو هێزانە یانی دەبواە ینی بۆیە باس دەکەین کە لە دەستوردا ئەمە ینی جێکرابایە و مەسلەی جوڵە پێکردنیان لە سەلاحیاتی چێ ناڵێ سبەی سووریا داوا دەکات ئەو لیوایانە بجوێزنەوە بۆ نمونە بۆ منتیقەی عەلەویەکان یعنی ئێمە دیار نییە ڕاستێکەکەی سەرباری ئەوەی ئەمریکا لەو نێوانە هەیە بەڵام کورتا ئێستا ساحیبی هێزی خۆیەتی لە ناوچەکە و ناوچەکەی خۆی لە ڕووی ئاسایشی ناوخۆی و پاراستووە تا ئێرە ئەمریکا ئەگەر دیفاعی لێ بکە پێی دەکرێت بیپارێزێ ئەمە زۆر گرنگە و ئیدارەی مەحەلی زۆربەی لە دەستە خۆیەتی پارێزگار لە دەستە خۆیەتی و لە بیریشمانە چی تا ئێستاکە ئیدارەی ذاتی ینی ڕێبەبەری خۆسەر کە پێشتر هەبوو بەبێ ناونیشان بەشی گەورەی هەرماوە بۆ منە شارەوانەکانیان ئیش دەکا بەشێک لە دائیرە خەدەمیەکانیان تا ئێستا ئیش دەکەن ڕاستە قەتعی پێوە نییە یان لەوانەیە ناونیشانی نەبێ بەڵام تا ئێستا 100% تێکەڵاو نەبووتەوە و ینی سەلاحیاتی ئیداری تا ئێستا لە دەست کورتخۆیەتی و لەمە دو ئەو تەمیزە کە لە تەسکەرە و ئەوەی عیلاقی بە ناسنامەی هاوڵاتی بوونەوە لە سووریا تقریبن چارەسەر بووە ئەمان هەمووی ئیجابیاتە بەڵام
خۆ دەزان ئێمە لە بەروی متمانەمان بە دیمەشق نییە وەکو گەلی کورد و گەلی کورد لە سووریا متمانێ بە دیمەشق نییە و فعلەن حەق خۆش دی متمانە نییە پێویستی بەچی هەیە پێویستی بە چارەسەرێکی دەستوری هەیە خۆزگا ئەوە بکرا وایە دیسانەوە پرسیارە دەکەمەوە پێ دوایە بەڵێن وەرنەگیراوە بۆی کەەوە بکرێت چونکە هەندێک قسە باز دەکرێت لەبارەیەوەی کە کورد بەڵێنی پێدراوە ناونیشانی کۆماری سووریای عەرەبی عەرەبیەکە لا ببرێ و کورد بناسێنرێەوە مافەکانی هەندێک لە مافەکانی هەڵبەتە دەستنیشان بکرێ ینی بۆ بەدیلی ئەمەی کرا چییە؟ ئەوانەی کە ڕەخنە دەگرن لەوەی کە نابوو مەزلوم عەبدی ئەمەی بکردایە و ئەمە ئاش بەتاڵەوە ئەمە تەسلیم بوون و ینی بەدیلی ئەمە بە بڕوای تۆ چییە؟ دەیانتوانی چی بکەن؟ من پێم وایە کورد زۆر بەدیل لە بەردەمدانیە ینی زۆر مخەیر نییە ئەوەی هەیە ینی لە بڕوا ناکەم لەوە زیاتر بتوانی بێتیان بڕ بکەن ینی هەنگاو بنێن و زەختی زیاتر بکەن وەم پێشمانە ئەگەر دەستوریش تعدیل بکرێت کە وعد دراوە تعدیل بکرێ ینی وعد دراوە بە تعدیلکردنی ئەو دەستورە کاتیا شتێکی ئەو توی نوێی بۆ کورد تێدا نابێت بە دلیلی ئەوەی دوێنێ لە ڕاگەیانەکەی تۆم باراک و لەو دەنگ و باسێکە لە ئەعلامی سووریا دەیبیستن ئەوەیە کە تەنها شوێنی خوێندنی کوردی دەکرێتەوە ئەویش ئەو بەیانەی کە لەلایەن دەوڵەتی سووریا بە ناوی بڕیاری سەرۆکایەتی کۆمار ینی بڕیارە کۆمارێکی کە دەرچوو ینی خوێندنە کوردیەکەش زۆر بەدڵی گەلی کورد نابێ ینی بۆ نمونە زمانی کوردی نابێتە زمانێکی ڕسمی لە سووریا ینی بەپێی ئەو قسەی تۆمبارا کردیوتی لە دوێنێ بڵای کردەوە لە سوسیال میدیا و ئەو قسە و باسە لە میدیای عەرەبی سووری گوێمانە دەبێ بڕوا ناکەن زمانی کوردی بێتە زمانێکی ڕسمی بەڵام ڕەنگە ڕێ بدەن زمانی کوردی ببێتە بەشێک لە خوێنی سووریا لە ناوچە کوردستانیەکان ینی ئەویش بە شەرت و شروط ینی من پێم وانییە تعدیلاتیی ئەو تۆ لەسەر دەستورەکە بکرێت سەرباری ئەوەی کە کورد یان ئەو ڕێڤەبەری هەبوو یان مەزلوم عەبدێ کە ڕێبەرایەتی ئەم قۆناغی کرد هەوڵیاندا بەڵام ئەو معناوە نییە کە ڕوبەڕووی ڕەخنەش نەبنەوە و لەناو خۆشیان زۆرێک ینی مشتومڕ لە ناو خۆیان هەبوو بۆ هێشتا مەسلەی ئەعلانەکە دواکەوت باشە کاک سەرتیب هەندێک دەڵێن ئەم مامەڵەکردنە ئەکرێ ببێتە زۆرێک لە وەکو دەڵێ وانە لێوەرگرتن بۆ باشووری کوردستان یانی ئەوەی لەگەڵەوان ڕوویدا بۆ باشووری کوردستانیش بۆ هێزی پێشمەرگەش دووبارە بێتەوە لە ئایندەدا ینی ڕاستی ئەوان سەرباری ڕەخنە و تێبینی لێرە و لەوێت لە ڕێبەبەری لە سووریا هێزەکانی سووریا دیموکرات لە بڕیارەکانی خۆیان ڕەخنەیان ینی قۆناغی ڕابردوو ڕەخنە هەبوو لەسەرەوە بەڵام لە ڕووی کردارە چیەوە ئەوان یەک هێزیان هەبوو یەک سنتەری بڕیاردانی هەبوو بێگومان لە هەرێمی کوردستان باشتر بوون جا ڕوبەڕووی ئەم فشار و ئەم ناحەقیانە بوونەوە کە لەلایەن دیمەشق و کرایە سەریان یان تورکیا دژی ئەوان کردی سەبارەت بە هەرێمی کوردستان خۆ ئێمە ئەزمونمان لەوان درێژترە ئێمە لە بیدایەتی شەستەکان و حرەکەی چەکداری کوردی هەبووە و چەند جاری شکستی خواردە و هەستاوەتەوە کە ینی ئێمە ساحەبی ئەوەین کە دەبواە ینی پێیان بڵێن کاکەوە ئێوە ینی ئێمە بینە سەرچاوی ئەزمون بۆ ئەوان نەک ئەوان ببنە سەرچاوی ئەزمون بۆ ئێمە ئەزمونمان لەوان زیاترە ینی هەموو سەرکردایەتی حزابی سیاسی لە کوردستان باش دەزان یەک نەخستنەوەی هێزی پێشمەرگا سەبەبی لاوازی هەرێمی کوردستانە خراپکردنی ئیدارە لاری کوردستان حکومڕانی لە هەرێمی کوردستان سەبەبی پاشەکشەی زیاتری ڕۆڵی هەرێمی کوردستانە لە عێراق و سەرکردایەتی کوردی باش ینی سەرکردایەتی کورد نا بەڕاست سەرکردایەتی حیزبەکان ینی بڕیاربەرستانی حیزبەکان باش دەزانن جیازیان چییە سەرکردایەتی کوردیش ناکەن شتێکمان هەیە بووناوە لە دەرەوەی یان من پێم وایە حیزبە سیاسیەکانی کوردستان جاران تێگەیشتنیی درێژخایەنتریان هەبوو کەمێک تێگەیشتنی استراتیژیان هەبوو سەبارەت بە ئایندەی کوردستان یعنی پێشی 20 ساڵ مامجەلال هەزار ڕەحمەتی لێبێت باسی دیموکراتی دەکرد باسی مافیژنی دەکرد باسی مافی چارەی نووسی خەڵکی کوردستانی دەکرد باسی باشترکردنی حکومڕانی دەکرد هیچ گوتارێکی مامجەلال نابینینەوە باسی دیموکراسی و مافی گشتی و ینی چاکردنی دادگاکان و بەکرداریش سەرباری کەم کوڕی هەبوو هەوڵێک هەبوو بۆ ئەوە بەڵام ئێستا ئەوە نەماوە ئێستا هیچ قیادەیەکی کوردی نە هیچ قیادێکی حزابی سیاسی کوردی باسی دیموکراسی ناکە کەس خەمی ناوچە جێناکوکانی نەماوە وەخ ئەم تێگەیشتنە زۆر پاشەکشەی کردووە یعنی ئێستا سەرکردایەتی حیزبەکان خەمی حیزبەکانی خۆشیان نەماوە خەمی مانەوەی خۆیانە
یعنی ئەوەندەی لە خەمی مانەوەی حکومڕانیەتی حکومڕانی خۆیان ناحزبەکان ئەوەندە خەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانیان نییە و تێگەیشتنی حزابی سیاسی زۆر گۆڕاوە بۆ حکومڕانی یعنی ڕەنگە بۆ نمونە باز دەکەم باسی بۆ نمونە ینی لە هەولێر کاتی خۆی لە دوای سیوێکی ئاب ئەوەی پارتی وایە ڕەنگە خۆشبەخت وایە پۆستێکی وەگرتبایە ئیمتیازی وەگرتبایە ئێستا لە هەولێر پارتی بوون زۆر مهم نییە ئێستا لە ناو پارتی دەبێت سەر بە باڵێکبی بۆ نمونە بۆ ئەوەی بتوانانی ینی بەشداربی لەو ئیمتیازە بۆی ئیمتیازت بەبەر بکێ وها کەزا لە سلێمانیش بێگومان ینی حکومڕایی لە هەرێمی کوردستان ئەوەندە چڕ بۆتەوە ینی شێوازی حکومڕانیەکە یعنی لە سلێمانی حکوومەت و حزب دوا تێکەڵاو بووە پێت ناکرێت زیای بکەوە لە هەولێر بێگومان ناتوانێت زیای بکەوە یعنی ئەندامێکی ئاسایش وەرگین چەکدارێکی ئاسایش لە هەرێمی کوردستان لە هەولێر وەرگین هیچ گومانمان نییە لەوەی کە پارتیە یعنی پێویستی بە بیرکردنەوە نییە دام و دەستگاکانمان لە خەڵک دابڕیوە دام و دەستگا بۆ دام و دەستگای حکوومەت لە تێگەیشتنی نیشتیمانی دابڕاوە ینی زۆر نزیک بتۆ بڵێن یعنی بارگایەکی حزبی لەگە بارگای لەگەڵ بارگایەکی حکوومەت ینی مەگەر بە زەحمەت دەتوانانی جیای بکەینەوە ینی بە تایبەتیش ئەو بارگایانی کە مەحەلین ینی مەبستم ئەو دام و دەستگا و دائیرانی کە مەحەلین نەک ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان هەموو هەیە کاک سەرتیب وەکو دەڵێ قسە دێنێ باسی هەرێمی کوردستان و جۆری ئەو حکومڕانیەت کرد زۆر جار پێکەوەم گفتوگوێمان کردووە لە بەرنامەکە دەزانم من دەجار ینی بە حکمی علاقات و پەیوەندیەکانی خۆت زانیاری دێ لەسەر پەیوەندی حزبەکان پەیوەندی یەکێتی پارتی ئێستا چۆنە هەوڵە بوو بۆی کۆ ببنەوە کۆبوونەوەکانیان ئایا دەکەن کۆبوونەوە ناکەن من پێم وایە پارتیویچێتی ئێستا ناکۆچیەکانیان زۆر قوڵترە لە جاران لەسەر یەک نقطە ڕێککەوتون ئەویشەوەیە ئەم 4 ساڵە تەواوکەن گرژەکان نەگەین نەمریشکە ڕەشا یعنی تەسەور دەکەم گرفتیان لەوە نەبێ ئەگەرنا دوایین پێشکەوتن وەفدێکی پارتی چوە سلێمانی یان نوێنەرێکی کاک مەسعود چوە سلێمانی داوای کۆبنەوەی سەرۆکی یەکێتی و سەرۆکی پارتی کرد دیارە سەری نەگرت و یەکێتی داوای کرد کە ڕێککەوتنی پێشوەختە بکرێ ئینجا و کۆبنەوەی بکرێ ئەمە یەک دووەمیان حەسەب زانیاری لە ناونەوەی نوێ و لە ناو یەکێتی باس دەکەم دوو پرۆژە دراوەتە پارتی پرۆژەیەک دووستون یەکێتی ئەوە داوای یەکێتی و نەوەی نوێیە سەرۆکی هەرێم و زنجیرەیەک وەزارەت و جومگەی حکومڕانی و سەرۆکی حکوومەت زنجیرەیەک جومگەی حکومڕانی و وەزارەت بەو شێوەیە دابەشی دوو کراوە ینی پارتی مخەیر کراوە گوتیانە ئێمە ئێوە گە سەرۆکی حکوومەتتان دەوێت لەگەڵ ئەم وەزارەتانە ئەگەرنا سەرۆکی هەرێم و ئەم وەزارەتانە بۆ ئێوە یانیش عکس کرێتەوە یعنی یەکێکی هەڵبژێرێ پارتی و دەشکرێت لە نێوان وەزارەتەکان ئالگۆڕ بکرێت بۆ معنایی یعنی چێتی گوایە دوو پرۆژەی داوەتە پارتی سەرۆکی هەرێم و ژمارەیەک وەزارەت سەرۆکی حکوومەت و ژمارەیەک وەزارەت نەک هەردووچی بۆ پارتی بێ باشە کەواتە کاک سەرتیب پارتی بێگومان ڕازی نەبووە بە پێم زانیاریانەی تۆ یەکێتی داوای مەسەلەن پۆستی سەرۆکی حکوومەت و ئەندێک لە وەزارەتەکانی کردووە یان پۆستی سەرۆکی هەرێم و ئەندێک لە وەزارەت و پۆستەکانی دیکە ئەم پاکێجاوها جیاکراوەتەوە ئەم پرۆژەیە هینەوە نوێ وێچێتە یان تەنای یەکێتی نییە ئەوژەوەیە دووستون دروست کراوە بە دوو پرۆژە ینی پرۆژێکیان بریتە لە سەرۆکی حکوومەت یەکیان لە سەرۆکی هەرێم بە زنجیرەیەک وەزارەت و لە خوارەوە زنجیرەیەک وەزارەت و جومگە و دەستا و دەشکرێت لێوان ئەو دوو ستونە ئالوگۆڕ بکرێ بۆ نمونە وەزارەتی زراعە بەرامبەر کشتتوکاڵ بەرامبەر وەزارەتی کشتتوکاڵ بەرامبەر شارەوانی یان وەزارەتی ئاودانکردنەوە بەرامبەر وەزارەتێکی کە سەحا بەرامبەر خوێندی باڵە بەم شێوەیە ینی پێشمەرگە بەرامبەر ناوخۆ ئالگۆڕ بکرێ ڕێکەوتی لەسەر بکرێ پێم وایە پارتی بەوە ڕازی نەبووە و پێش وانی ڕازی بێ بۆ چونکە مەسلەی پێدانی هەردوو سەرۆکایەتەکەی ئەوەی کە باڵایە هەرێم سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بەشێک ینی ڕەنگە هەندێک جار پەیوەندی بە ناوخۆی پارتیەوە بێ باڵانسی ناوخۆی پارتی بۆی زەحمەتە ڕازی بێ باشە کاک سەرتی بە بڕای تۆکو چاودێرەگەم قسەی بکەی دەکرێت حزبەکانی دیکە باجی ناکۆکی نێوخۆی حزبێکی دیکە بدەن یعنی گرفتەکە تەنها لە ناوخۆی ئەحزابی سیاسی نییە بڵێ ناکۆچێک لە ناوخۆی ئەحزابی سیاسیە بینا تێگەیشتن بۆ حکومڕانی خۆ تۆگەر لە پارتی پرسی لە هەر کەسێک لە پارتی پرسی بە تایبەت ئەوانەی ینی لەسەری سەر و حکومڕانن
تێگەیشتنیشی تقریبن یەکگرتویان هەیە بۆ حکومڕانی یعنی هەردوو لا کۆکن ئەگە قرار بێ پارتی دوو تەیار بێ دوو ئاراستە بێ هەردوو لا کۆکن لەسەر ئەوەی کەەوە چۆن حکومڕانی بکەن بۆی چێتیش بە هەمان شێوە یان تێگەیشتنی گۆڕاوە و نەوەی نوێ دیارە هاتوونە مەشروعیەکێتی و یان لەگەڵ یەکێتی بوونێتە یەک مەشروع ئێستاکە بۆ حکومڕانی ئەوان تێگەیشتنیان یانی ئەوان پێیان وایە یەکێتی گۆڕان پێیان وایە تا ینی دانەوێ بەڵانسی هێز ڕاستکەنەوە حکومڕانی بکەن شەراکەتی حەقیقی و پارتیش لە بەرامبەردا پێی وایە یەکەم تەعامل لەگەڵ ڕێکەوتنەکە ناکە ناوێ بیکات دووەمینیشیان پێی وایە لەسەر ئەساسی کورسی پێویستە تەعامل لەگەڵ کاک سەرفیلەمەی باست کرد قوفڵ بووە ئەمە داوای یەکێتی و نەوەی نوێ بۆ پارتیش ئەو کاماژت پێکرد دەڵێ رازی نەبووە ئەمە قوفڵ بووە لە دوایەوە هیچ جوڵەیەکی دیکە نییە بە بڕوای تۆ ینی ئایا تا 4 ساڵی دیکە تا ئەم خولە تێدەپەڕێ هەروە دەڕوە یعنی ئەم دقەی کە من تۆ بێکەوە قسە دەکەی معتەیاتی ئێستا لە بەردەستمانە ئەم 4 ساڵە حکوومەت پێک نایە ئەوەی کە لە بەردەستمان ئێستا بەڵام دەشێ بەیانی دوو بەیانی تۆمباران بێ ینی بڕواناکەم ئەم 4 ساڵە حکوومەت پێک دەخۆ گرفتی دیکەشمان لە بەردەمە تەنها ئەوەی حکوومەتی نوێی پێک نایە یعنی ئێمە ئەگەر ینی ئێمە باسی گۆڕانکارێکی لە ناکاو پشارێکی لە ناکاو ناکەین بەڵام ئەوەی کە ئێستا لە بەردەستمانە وەکو معتەیات وەکو کەرستە لە بەردەستمانە وەکو تێگەیشتن و کۆبنەوەکان ڕابردوو زۆر زەحمەتە حکوومەت پێک بێ ئەمە یەک ئەوەی دووەمیان 4 ساڵەکەش تاوەکەین مشکلەمان هەیە بۆ چونکە چی هەڵبژاردن بکاتەوە دەبێت دووبارە لە هەرێمی کوردستان داوا لە بەغدا بکرێت چکە کۆمسیۆنەکەی خۆمان ئەکسپایر بۆ و قووەتی قانونی نەماوە و داوا لە بەغدا بکە ئەیچی مەصرفی ئەو هەڵبژاردنە بکە ئەمەش پارە و تێچوو هەیە 30 میلیۆن دلاری مەصرفە یعنی هەر گرفتی کەشمان لە بەردەمدایە جگەلەوەی کە حکوومەت پێک نایە سپاس دەکەم زۆر بەڕێز کاک سەرتیب جەوەر توێژەری سیاسی شۆڤەکاری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان